شاری هەڵبژێردراوی یونسکۆ بە ئەدەبیات و والانکەی هەمیشەیی داهێنان بۆ ئەم جارە بە فیستیڤاڵێکی ناوازە دەبێتەوە ناوەندی پێکەوە ژیان و هەروەها جوڵەی کەلتوری و بازرگانی لە شارەکەیە. سبەی خولێکی نوێی فیستیڤاڵی مەولانە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورتسات دەست پێ دەکات. لە ئێستادا لەگەڵ ڕێخەری فیستیڤاڵەکە گفتوگۆکەم لە ستۆری کورتسات مەگەزین سەبارەت بە ئامادەکاریەکان ناوەڕۆک و پەیامی فیستیڤاڵەکە ئەویش زۆر بەڕێز سیڤان یاسین ڕێخەری فیستیڤاڵی مەولانە. کاک سیڤان سڵاو دەی بە زۆر سپاس بۆ بەڕێستان. بەگشتی باسێک لە فیستیڤاڵی مەولانە بکەین بۆ خولی سێ. زۆر باشە. سپاس بۆم دەرفەتە. ئەمە وەکو ڕێخەرانی فستیڤاڵی مەولانە کە لەلایەن فامیلی مۆڵی سلێمانی و کۆمپانیای مۆریناوە ئەم فستیڤاڵە ڕێکخراوە ئەم ساڵیش بۆ ساڵی سێهەم هینەوە خزمەتی شارە جوانەکەی سلێمانی. فستیڤاڵی مەولانە فستیڤاڵێکی کلتوری و هونەری هەمەڕەنگە کە تێیدا هەموو ڕەنگەکان جێگەیانە بێتەوە و هەموو ئەو هونەرمەندانی کە لەم شارە خزمەتیان کردو جێگەیانە بێتەوە. فستیڤاڵەکە ئەم ساڵ بۆ ساڵی سێهەم کە بەردەوامە ئێمە گرنگێکی زۆرمان داوە بە ئاست و کواڵەتی فستیڤاڵەکە و بەگشتی ئێمە وەکو فستیڤاڵی مەولانە لە ساڵی یەکەمە 44,000 کەس زیاتر سەردانی کردین، ساڵی دووەم ڕێژەکەمان بەرز بۆ 86,000 کەس سەردانی کردوین و ئەم ساڵ هەدەفمانە بگەینە سەر و 100,000 کەس بۆ سەردانکەران. و فستیڤاڵەکە خۆشبەختانە لە پار مانگیدە لە ئیمارات خەڵاتی نێودەوڵەتی بەدەستێنا. ئەم خەڵاتە لە نێوان 132 مۆڵی منتەقەکەیە کە پێشبڕکێ بوو لەسەر بابەتەکانی فستیڤاڵ و مارکێتین بەگشتی. ئێمە خفتوانیمان وەکو یەکەم فستیڤاڵ لەسەر مستەوای عێراق کە لە بواری ئینتەرتەینمنتایە ئەم خەڵاتە بەدەست بێنین. ئەمەش شانازێکی گەورەیە بۆ ئێمە ئەم خەڵاتە پێشکەشی سلێمانی بکەین. باشە، وەکو ئامادەکاریەکان چی کراوە تا باشترینەکان پێشکەشی ئامادەبووان بکەن؟ وەکو ئامادەکاریەکان ئەوەی زۆر گرنگە لێرە ئێمە گرنگی بە کللتوری سلێمانیین، ئەو کللتوری کە هەمانە بتوانین پارێزگاری لێ بکەین. سبەینێ کاتژمێر 6:30 ئێوارە فستیڤاڵی مەولانە کرێتەوە و کە کرێتەوە فستیڤاڵی مەولانە یەکەم شت بە کللتوری سلێمانی دەستمان پێ کردووە. هەڵساوین چەند کەسایەتێکی جوانی سلێمانی کە لەم شارەیە خزمەتیان کردووە، بانگێشتیانەکەین سەر ستەیج، خەڵاتی ڕێزلێنانمان هەیە بۆیان کورتێک لەسەر ژیانیان باسەکەین و ئامادە بن لەگەڵمانە. ئەمە یەکێک بۆ لەو خاڵانەی کە وەکو بە گرنگیەوە لێڕوانین لە ڕۆیەوەی کە پاڵپشتی کللتور و ئەدەبیاتی شاری سلێمانی کەین. بەگشتی فستیڤاڵەکەش 8 ڕۆژە. ئەم 8 ڕۆژە کە ئێمە لە سبێنێ بەرواری 23 حوت بەردەوام دەست پێ دەکات، ڕۆژانە لە کاتژمێر 6ەوە کرێتەوە هەتا 12 شەو 8 کۆنسێرتی گەورەی جوانیشمان ئامادە کردو کە تایبەتە بە سلێمانی. باشە، گرنگی فستیڤاڵەکە لە ئێسایە و لەم کاتە و لەم وەرزەیە بۆ شاری سلێمانی بۆ جوڵەی بازرگانی و هەروەها کەلتوری شارەکە چییە؟ وەکو فستیڤاڵ زیاتر لە 500 هەلیکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی دابین کردووە. چونکە کاتێکە ئێمە فستیڤاڵەکەمان دەست پێ دەکات ئەو خەڵکانی کە بەشدارە بن لەوێ کارەکەن کاریان دەسەکەوێ و هەموو ئەوانشی پێش فستیڤاڵەکە کاریان هەیە لەگەڵمانە. ئەمە خۆی بۆ خۆی جوڵەیەکی ئابووری گرنگە و لە هەمان کاتا ئێمە توانیمانە تەنسیقێکی زۆر باش بکەین لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکانی خواروی عێراقیشە کە بەتایبەت داوەتیان بکەین بۆ فستیڤاڵەکە و ئەم خۆشبەختانە ئەم تەنسیقەش ماوەیەکی زۆرە دروستکراوە و ئامادەسازی بۆ کراوە کە لەلایەن فامیلی مۆڵەوە ساپۆرتی هەموو کۆمپانیا گەشتیاریان ناکرێت بۆی بتوانین گەشتیار بێنین بۆ شاری سلێمانی. ئەمە کەواتە توانین بڵێن لە ڕووی گەشتیاریەوە جوڵەیەکی گرنگی ئابووری دروستەکەین و لە هەمان کاتیشە لە ناو فستیڤاڵەکە لە ماوەی ئەم 8 ڕۆژەیە ئەو جوڵە ئابووری کە دروستە بێ بۆ ناو شاری سلێمانی بێگومان هەمووچی تۆژەکان سوودی لێبێن. باشە، بێگومان فستیڤاڵەکە لە خولی سێمیەتی لە سەرکەوتنی خولەکانی تراوە خولی سێم ئێستا دروست بۆ و خولی سێم جێبەجێ ئەکرێت، بەڵام ئەکرێت بڵین جیاوازی هەیە لەگەڵ خولەکانی ترا. یەکێک لە گەورەترین جیاوازەکان و جوانترین جیاوازەکانی ئەم ساڵەوەی دەستگای میدیای کورساتمان لەگەڵایە. خۆشبەختانە بە هاوکاری و پاڵپشتی دەستگای میدیایی کورسات ئەم ساڵ فستیڤاڵەکە بەڕێوە چێت کە ئەوش خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمە. توانیمانە بگەینە ئەو ئاستەی کە کورسات لێمان ڕازی بێت، ئەوە زۆر خاڵێکی گرنگە بۆ ئێمە. باشە، چێن ئەوانی کە بەشدارە بن لە فستیڤاڵەکەیە بەگشتی وەکو ئەو دوکانانی کە دائەنرێت، ئەو کوشکانی کە دائەنرێت و ئەو هەلیکارانی کە لێو بەڕێوەچێت؟ بەڵێ، عادەتەن لە فستیڤاڵی مەولانەیە ئەو کەسانی کە بەشداریە بن بریتین لە براندە بەناوبانگەکانی ناو شاری سلێمانی و ئەم براندانە لە کۆمەڵێک ئاستایە بابەتەکانی خواردنە، شێرینیە، کۆمپانیاکانە و کۆمەڵێک براندمان هەیە لە هەولێرەوە هاتوون بۆ سلێمانی و خۆشبەختانە کۆمەڵێک براندی ئینتەرناشناڵیش ئەم ساڵ سەپۆرتمانەکەن کە یەن بۆ ناو فستیڤاڵی مەولانە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لێرەیە باسی بکەین
ئەجوای فستیڤالەکەی لە ناو سروشت و سەوزایی پارکی مەولانایە ئەنجام ئەدرێ و هەموو ئەو پێویستیانی کە بۆ فستیڤالێک پێویستە هەم لە سەلامەتی لە کورسی مێز لە پاک و خاوێنی لە شوێنی نوێژ لە هەرێکێ لەو پێویستیانە دابین کراوە لە ناو فستیڤاڵی مەولانە و توانیمانە بە ساڵانی ڕابردوو بە ئیسفادە وەرگرتن لە ساڵانی ڕابردوومان ئەزمونونەکەمان دروست بووە بۆ ئەم ساڵ بۆ ساڵی سێم بتوانین زیاتر و زیاتر لە ساڵانی ڕابردووش باشتر ببین و خزمەتێکی باشی هاوڵاتیان بکەین ئەوەی کە بۆ من لێرە جیبایە خەباسی بکەم لەگەڵ بەڕێستانە فستیڤالێکی خێزانیە فستیڤاڵی مەولانە بۆیە هەموو خێزانەکان بە ئارامی توانن بێن سەردانی مەولانە بکەن و خزمەتیان بکەین. باشە ئەکرێت بڵێنە فستیڤالانە یان فستیڤاڵی مەولانە بە تایبەتی پردێکە لە نێوان بازار داهێنان و هونەرمەندانە چۆن کارێکەکان تاکو بازار و داهێنانەکان لە ڕەسەنایەتی و کەلتور و هونەرەکە کەم نەکەنەوە. بەڵێ طبعاً ئەو هەڵبژاردەی کە ئێمە لەسەر سەیج پێشکەشەکەین بە حکمەوەی کە ئێمە لە ناو فستیڤالەکە بە ئەزمموی ساڵانی ڕابردووە ئەو ئەزمونەمان هەیە چ لە ئەم ساڵ چ لە ساڵانی ڕابردوو گرنگی هی تاوامانداوە بە دڵخوازی خەڵکی سلێمانی چکە خەڵکی سلێمانی کاری لە پێشی نەمانە بۆیە بتوانین هەتا لە ڕێی هونەر و کولتورەکەشەوە کە پێشکەشەکرێت لە هەموو کۆنسەرتەکانە هەڵبژاردەیەکە کە ئەم هەڵبژاردەیە ئەتوانم بڵێم دەلالت لە مۆرکی سلێمانیەکە ئەو هونەرمەندانشی کە هەڵمان بژاردون پێم خۆشە لە بەرنامەکەی جەنابتانەوە باسی بکەم وەکو یەکەم جار لە کەناڵی ڕاگەیاندن باسی بکەین. هونەرمەند فرمێسکمان هەیە هونەرمەند وەکو ڕۆژی یەکەم بەڵێ وەکو ڕۆژی یەکەم فرمێسکمان هەیە دواترە بێ بۆکان هەورامی دواترە بێ بە هونەرمەند بەختیار ساڵح هونەرمەند نەجمەدینی غوڵامی هونەرمەند جەلال محەممەد هونەرمەند محەممەد کاکا لە تارانەوەیەت بۆ لامان و هەمان کاتا هونەرمەند علی ساهر کە لەگەڵمانە بەشدارە بێ و هونەرمەند ڕاژانیشمان لەگەڵا بێ ئەمانی کە ئێمە هەڵمان بژاردوون ئەو گۆرانیانە ئەڵێنەوە کە کللتوری ئێمە پەسەندیەکە بۆیە بەلامانەوە زۆر گرنگە کاتێکە ئەو هونەرمەندانە یەنە لامان تەنانەت پرسیاری ئەوشەکەین چ گۆرانێک ئەڵێن بۆیە زۆر بەلانمانەوە نقطەیەکی گرنگە کە کللتوری شاری سلێمانی بپارێزین ئەو خەڵکیکێت بۆ فستیڤاڵی مەولانە بێگومان ڕێژێکی زۆری خەڵکی سلێمانی کاوتا بێ شتێک بێ بە دڵی خەڵکی سلێمانیش بێ دەستخۆش ئەمە گرنگە منجۆ بەسەکەم ڕێک ئەوە بوو باشە ئەو خێزانانی کە سەردانی فستیڤالەکەکان بێگومان ئەوانەی کە منداڵیان لەگەڵە ئێوە دڵنیان منداڵەکانیشتان بێبەش نەکردووە و لە فستیڤالەکەیە شوێنی تایبەت بە منداڵان و چالەکی تایبەت بە منداڵان هەیە چی کراوە منداڵان؟ بەڵێ شوێنێکی تایبەتمان هەیە تایبەتە بە مناڵان ئێمە ئەزانین هەر لە فستیڤالە بە تەنیا مناڵ نایە خێزانە گەنجیشمانە کۆمەڵێک یاری VR تایبەتیشمانداناوە بۆ گەنجان ئەم یاریانەش بۆ یەکەمین جارە لەسەر ئاسی سلێمانی لە فستیڤالێکا پێشکەشەکرێت و تایبەتن تازەن بەو فستیڤالە ئامادەکاری کراوە ئەوەی کە بۆ مناڵانی با بڵێن شوێنمانداناوە بۆ مناڵانی خواردەمەند 12 ساڵیش جێگەی تایبەت هەیە بۆیان و یاریەکانیش تایبەتە بەڕاستی بەوان و ئەوەی کە لێرە بتوانم باسی بکەم کۆمەڵە کارکتەری زۆر جوانمان هەیە ئەم کۆمەڵە کارکتەرەکە ژماریان زیاتر لە 15 بۆ 20 کارکتەر ئەبێت ڕۆژانە لە ناو فستیڤاڵی مەولانایە بەشدارە بن لەگەڵمانە ئەم کارکتەرانە دڵخوازی مناڵانن بۆیە هەر بە تەنیا شوێن یاریکردنی مناڵانەکانیش نییە ئەو کارکتەرانەش بەشێکە بن لەو جوڵەی کە ئەتوانێت مناڵەکان دڵخۆش بکات. باشە بەگشتی کەشی فستیڤالەکە چۆنە بێت وەکو لایانی ئارامی چۆن لایانی ئارامیتان دابین کردووە بۆ خێزانانی کە سەردانی فستیڤالەکەکەن تا لە کەشێکی ئارامە بەشدار بن لە فستیڤالەکەیە؟ خۆشبەختانە ئێمە لەگەڵ دەستگاکانی ئاسایشە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە سوپاسیانەکەین هەموو ساڵێک هەماهەنگ بوون لەگەڵمانە لەگەڵ هاتوچۆ عینەشێت لەگەڵ پارێزگار عینەشێت ئەو جێهەتا حکومیانی کە تایبەتن بە بوارەکەی ئێمە هەمویان پاڵپشتیمانەکەن و لە هەمان کاتیشا خۆشمان تیمێکی سکیوریتی زۆر باشمان دابین کردو بۆ فستیڤالەکە و تیمێکی پاکەڕۆی زۆر باشیشمان دابین کردو بۆ فستیڤالەکە بەڵام من لێرەوە یەک داوام هەیە لە خەڵکی سلێمانی کاتێکەیەنە فستیڤالەکە بە بەرۆی پارکەکە پارکێکی نەخشێنراوی جوانە لەسەر مستەوای عێراق هیچ پارکێک لەمە جوانتر دەست ناکەوێت داواکەم بە زۆر بە ئەمانەتەوە بێنە ناو پارکەکەەوە دڵنیام کە هەرواش بووە ئێمە ئەزمونمان هەبووە لە فستیڤاڵی ترە هەر دوور بۆینە ڕۆین فستیڤاڵی گۆڵمان هەبوو کە لە کۆتا شەوی مۆندیالە فستیڤالەکەمان کۆتایی هات بەڵام خەڵکێکی زۆر لەگەڵەوەی سەردانی فستیڤاڵی گۆڵیە کرد وەرەقسەکەشە بێر نەچێتەوە بەڵام پێم خۆش بوو ئەمە باس بکەم هەموو ئەو کەسانە نە ئەڕۆشنەوە لە دوای تەواوبوونی یاریەکە بەڵکو
هەمویان کیسیانەکرد بەدەستیان و شوێنەکەیان پاکرد. بەڵێ ئێمە گرنگترین خاڵ بۆ ئێمە ئەوەیە پارێزگاری لە گوڵ و جوانیەکەی پارکی مەولانا بکەین و لە هەمان کاتا پاک و خاوێنیش ئەو خاڵێکی گرنگە ئێمە داواکارین هەموو لایەک بتوانین هەریکەو لە ئاسخۆیەوە پاک و خاوێنی پارکەکە بپارێزێت بۆی بتوانین هەمومان بەیەکەوە ئیستفادەی لەکەین و ساڵانە بتوانین چەند چالاکێکی جوانی وەکو فەستیڤاڵی مەولانە بەجێبێڵی. بەڵێ ئەوە گرنگترین خاڵە بۆ ئێمە. باشە کات و دەستپێکی فیستیڤاڵەکە لە سەعات چەند بۆ سەعات چەنە و سبەی دەست پێکات کە 23 مانگە هەتا کەی بەردەوام بێت. سبەینێ 23 مانگ کە ڕۆژی پێنجشەماکات فەستیڤاڵی مەولانە دەست پێکات کاتژمێر 6:30 ئێوارە بە فەرمی ئەکرێتەوە و تا 12 شەو بەردەوامە بێ ڕۆژانەش لە ڕۆژانی دواتریش لە کاتژمێر 6 ئێوارە هەتا 12 شەو کراوەیە فەستیڤاڵی مەولانە و ئەمێ ئەو لێرە بەڕێستان ڕابگەێنم هەموو کۆنسەرتەکانمان لە کاتژمێر 9 بۆ 10 شەوایە و پێش کۆنسەرتەکان و دوای کۆنسەرتەکانیش کۆمەڵێک پرۆگرامی جۆراوجۆر و تایبەتمان ئامادە کردووە بێگومان ئەم پرۆگرامانەشی کە ئامادەمان کردووە بەدەر نیە لە دابینکردنی خەڵات کۆمەڵی خەڵاتی زۆر جوانمان دابین کردو بۆ خێزانەکان نامانێت لێرەوە هەمووی باس بکەین ئەمانە بێنە فەستیڤاڵی مەولانە بۆ ئەوەی کە بتوانین دڵخۆشیان بکەین. زۆر باشە کاکسیڤان و کوڕێخەری فیستیڤاڵەکە چۆن بانگشتی میوانەکانە کات لە ئێستا ئەگەر بینەرێک ئاگاداری فیستیڤاڵەکە نەبێت یان دوودڵ بێت لەوەی کە بەشداری فیستیڤاڵەکە بکات پەیامی کۆتایی تۆ و چۆن بانگشتی بینەرەکانی ئێماکەیت. سپاستانەکەم وەکو فەستیڤاڵی مەولانە شوێنێکە بۆ کۆکردنەوەی خێزانەکان ئەم فەستیڤاڵە لە بەگرنگیەوە ئەڕوانین لی لە بەرەوەی کە لە ناو شاری سلێمانیا ئەنجامەدرێ و هەوڵمانداوە ئەوەی کە بتوانین جێبەجێ بکەین هەتا حساباتی ئەوەمان کرد کە بکەینە دوای ئیمتیحاناتی پۆلی 6 ئەمەمان بەتایبەت لەبەرەو تەلەبە خۆشەویستانە جێبەجێ کردووە کە بتوانین دوای ئیمتیحانەتەکانیان بن بۆ فەستیڤاڵی مەولانە وەکو فەستیڤاڵی مەولانە ئێمە خزمەتانەکەین و لە هەمان کاتا ئەوەی بتوانین باسی بکەین شوێنێکە بێت کە بۆ خێزانەکان جێگەیەکی ئارامە و ئەتوانن بە ئیسراحەت سوود وەربگرن و کاتێکی خۆش بەسەربەرن لەگەڵ فەستیڤاڵی مەولانە. دەستخۆش کاکسیڤان سوپاس بۆ تۆ و سوپاس بۆ بەشداری بۆ بەڕێستان دەستخۆش.